یادی قوربانیانی کۆمەڵکوژی ئەنفال. ئەم ڕۆژانە ساڵیادی زنجیرە ئۆپراسیۆنی دژی ئینسانی و کۆمەڵکوژی سامناکی ناسراو بە ئەنفال بەدەستی ڕژیمی بەعس لە کوردستانی عێراقا. لەوەها ڕۆژگەلێکدا لە کاتێکدا کە ڕژیمی خوێنمژی باس بە زەبری کوشت و بڕ و ئاگر و ئاسن ئیرادەی خۆی بەسەر کۆمەڵانی خەڵکی ئەو وڵاتەدا سەپاندبوو، لە ماوەی کەمتر لە 4 مانگ و لە 8 قۆناغی جیاجیادا بە پلانێکی داڕێژرا و زیاتر لە 180,000 ئینسان لە شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان دەستە دەست بەسەر کران و بە کۆمەڵ گواسترانەوە بۆ بیابانەکانی باشووری عێراق و لەوێ کۆمەڵکوژ کران و لە گۆڕی بە کۆمەڵدا خرانە ژێر خاکەوە. تێپەڕبوونی زەمن دوای 36 ساڵ نەیتوانیوە برینەکانی ئەم جینایەتە بەسەر جەستەی ئەو کۆمەڵگایەوە ساڕێژ بکات. ئاسەوارە دەرونی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانی ئەو کارەساتە ئێستاش بەربینی ئەو کۆمەڵگایەی بەرنەداوە. ساڵی 1988 لە کاتێکدا کە شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق بەرەو کۆتایی دەچوو، ڕژیمی بەعسی عێراق بۆ ماوەیەکی دیاری کرا و ئەولەویەتی خۆی لەم شەڕە کۆنەپەرستانەیەدا خستە سەر بەرەکانی کوردستان و بە سەدان هەزار هێزی چەکداری بە تانک و تۆپ و هەموو کەرەستەیەکی پێشکەوتووی شەڕەوە ڕەوانەی کوردستانی عێراق کرد. مەبەستی ڕاگەیەندراوی ئەو هێرشە پاکردنەوەی کوردستان لە هێزی پێشمەرگە بوو، بەڵام ئەوە ڕەواڵەتی پلانەکە بوو. ئەوەی کە لە کردەوەدا بەڕێوە چوو جنێوسایدێکی تەواو و کەماڵ بوو. ئەو ئۆپراسیۆنە ناوی ئەنفالی لەسەردانرا، ئەو ناوە کە لە دەقێکی قورعان وەرگیراوە کە بەواتای غەنیمەت و دەستکەوتی شەڕ هاتووە. ئەم ناوە لە بنەڕەتدا بۆ هاندانی دار و دەستەکانی مستەشار و بەکرێگیراوی کورد کە چەکداری ڕژیم بوون بەکاردەهێنرا. مەبەستی ڕژیمی باس ئەوە بوو ڕێگا بە کرێگیراوانی خۆی بدات کە ماڵ و سەروەتی خەڵکی بێدیفاعی ئەو دێهات و شار و شارۆچکانەی کە چۆڵیان دەکردن بە تاڵان بۆ خۆیان بەرن. بە هەزاران کەس لە ژن و پیا و منداڵ و پیر و لاو لە شوێنی نیشتەجێبوونی خۆیان هەڵدەکەندران بەبێ ئەوەی ڕێگایان پێ بدرێت جگە لە لیباسی بەریان هیچ شتێکی دیکەی خۆیان هەڵبگرن. ئەو جەماوەرە زۆر و زەوەندەیان بە ئۆتۆبوسی سۆغرا بەرەو بیابانەکانی نۆگرە سەلمان لە ناوەندی عێراق ڕاپێچ کرد و لەوێ بەرە بەبێ بە زەیانەترین شێوە لە ناویان دەبردن و لە گۆڕە بە کۆمەڵەکاندا شاردیاننەوە. تاکی کەسانێک کە لەو مەرگەساتەدا ڕزگاریان بووە، داستانە خۆفناک و پڕئێش و ئازارەکانی ئەم کۆمەڵکوژیەیان ئاشکرا کردووە. ئۆپراسیۆنی ئەنفال لە مانگی فێڤریەی ساڵی 1988 زاینیەوە دەستی پێکرد و لە مانگی سێپتامبری هەمان ساڵدا کۆتایی پێهات. ئەو ئۆپراسیۆنە بەربڵاوەی تەواوی کوردستانی عێراقی هەر لە گەرمیانەوە تا بادینانی گرتەوە و سەدان هەزار کەس تێیدا بوونە قوربانی و لە نێوبران و ئاوارە کران. هەرچەند تاوەکو ئێستاش ئامارێکی وردی ئەم کارەساتە لە بەردەست نییە، بەڵام لە ڕووی ئەم گۆڕە بە کۆمەڵانەی کە دۆزراونەتەوە و لە لێکۆڵینەوەکاندا دەرکەوتووە کە لەو کارەساتەدا نزیکەی 180,000 ئینسان لە دژی پیا و منداڵ و پیر و لاو قەتڵی عام کراون. لە جەریانی ئەنفالدا نەک هەر ئینسان، بەڵکو ئاژەڵ و پەلەوەر و دار و درەخت و سەوزایش لە ناو دەبران و هەزاران ناوچەی سەوزەڵان و پڕدار و درەخت سووتێنران. سەرجەم دانیشتوانی گوندەکانی ناحیە و قەزا هەڵوەشاوەکانیش ئەوانەی کە گیانیان دەرباز ببوو لە ئۆردوگای گەماڕۆدراوی شێوەی سەربازگەییدا دەست بەسەر کران. ئۆپراسیۆنی ئەنفال بە 8 قۆناغی جیاواز لە ناوچە جیاجیەکانی کوردستانی عێراق لە پارێزگاکانی دەهۆک، هەولێر، مووسڵ، کەرکووک و سلێمانی بەڕێوە چوو. ئەم ئۆپراسیۆنە ڕووداوێکی کتوپڕ نەبوو، بەڵکو لە ساڵهای پێشترەوە بە پێی پلانێکی ڕژیمی باس بەرە خەریک بوو بەڕێوە دەچوو. لە ساڵی 1988 دا بوو کە گەیشتە لووتکەی خۆی.
ساڵی 1974 بۆمبارانی شاری قەڵاتزێ و کوشتاری بە کۆمەڵی خەڵکی ئەو شارە هەر لەو ساڵەدا بۆمبارانی شاری هەڵەبجە و کوشتاری بە کۆمەڵی خەڵکی مەدەنی، ساڵی 1970 کوشتاری بە کۆمەڵی کوردە فەیلیەکان، ساڵی 1985 بۆمبارانی ئوردوگای پەنابەرانی کوردستانی عێراق لە زێوە و کوشتنی کۆمەڵێک خەڵکی بێدیفاع، ساڵی 1970 بۆمبارانی شیمیایی دۆڵی بالیسان، ساڵی 1970 کۆمەڵکوژی خەڵکی گەڕەکێکی شاری هەڵەبجە، ساڵی 1970 کۆمەڵکوژی 8,000 کەس لە دانیشتوانی ناوچەی بادینان. وێرانکردن و چۆڵکردنی دێهات لە ساڵەکانی دەی هەفتەی زاینیدا وەکو بەشێک لە ڕێکەوتن نامەی ئەلجەزایر. لەم شاڵاوەی وێرانکەرەییدا زیاتر لە 4,000 ئاوایی کوردستانی وێران کرد، ڕەز و باغ و کانیاوەکانی کوێرەوە کرد و دانیشتووەکانی ڕەوانەی ئوردوگا ئیجباریەکان کرد. ئەم جارەیان بە وەشڕان نەوەستا و دەستی کرد بە وێرانکردنی شاری قەڵاتزێ و سەید سایق و سەرەتاکانی وێرانکردنی شاری ڕانیەش دەستی پێکرد کە ڕاپەڕین مەجالی پێنەدا. پێشتری شاری هەڵەبجە تەفروتونا کرابوو 5,000 کەس لە خەڵکی ئەم شارەی بە گازی ژاراوەی لەناو بردبوو. لە کارەساتی ئەنفالدا هەزاران بنەماڵی کورد بە تەواوی هەڵوەشانەوە و پەیوەندی کۆمەڵایەتی تێکچوو، هەزاران ژن بێ هاوسەرمانەوە و هەزاران مناڵ بێ باوک بوون، سەدان کەسباری دەرونیان تێکچوو، هەژاری و نەبوونی گەلێک ئازاری کۆمەڵایەتی بە شوێنیدا پەرەیان سەند. لەم جەریانەدا گوند هەبوو بە تاواوەتی دانیشتوەکانی ئەنفال کرا، بۆ نمونە گوندی جلەمۆرد لە سنووری پارێزگای کەرکووک 378 کەسی لێ ئەنفال کرا، لە ئاوایی گۆکتەپا 334 کەس و لە ئاوایی فەقێ مستەفا 200 کەس لە ناوبران. بەپێی هەندێک سەرچاوە و ئاماری بەردەست تەنها لە سنووری کەرکووک 6,071 کەس بە تەواوەتی لە ناوبران. ئەم کارەساتە کوردستانی بەرەو وەها قەیرانێکی گەورەی کۆمەڵایەتی دەرونی و ئابووری کردەوە کە تا ئەمڕۆ شوێنەواری هەرماوە و دەیان ساڵی دیکە شوێنەواری دەمێنێ. زۆربەی بەکرێگیراوەکان لە مستەشار و سەرۆکی دار و دەستەکانی کوردی سەر بە حکوومەتی باس نەک هەر سزانەدران، بەڵکو لەسەر سروەت و سامانێک کە بە تاڵان و بڕۆی خەڵکی ئەنفالکرا و دەستیان کەوتبوو دانیشتون و ئێستاش وەکو دڕکێک لە چاوی کۆمەلگای کوردستاندا ژیانی ئاسایی خۆیان درێژە پێدەدەن. پێویست بە وەبیرهێنانەوە نییە کە هەمووی ئەو ڕووداوانە هەروەکو ڕووداوەکەی هەڵەبجە لە بەرچاوی دەوڵەتانی گەورەی دنیا و لە سەروی هەمووانەوە بە بەرچاوی دەوڵەتی ئەمریکاوە ڕوویاندا و میدیای جیهانی کە لە ژێر کۆنتڕۆڵی ئەو دەوڵەتانەدا بوو لە ئاستوەها جینایەتێکی سامناک بێدەنگ بوو. ئەمڕۆ لە کاتێکدا پاش 36 ساڵ یادی قوربانیانی ئەنفال و کۆمەڵکوژی خەڵکی کوردستان دەکەینەوە کە ڕژیمی دیکتاتۆری بەعسی عێراق لە دەسەڵاتدا نەماوە، بەڵام هێشتا ڕەنج و ئازار و برینەکانی ئەو خەڵکە ساڕێژ نەبوونەتەوە. هەر ئێستا دەیان هەزار بنەماڵەی ئەنفالکرا و بەدەست هەژاری، نەداری و غەمی لە دەستدانی ئازیزەکانیانەوە دەناڵێنن. لە یادی 36 ساڵەی کارەساتی کۆمەڵکوژی ئەنفالدا جارێکی دیکە ئەو پەڕی نەفرەت و بێزاری خۆمان بەرامبەر بە بڕیاردەران و بەڕێوبەرانی ئەو جینایەتە سامناکە دەردەبڕین و هەزاران سڵاو و درود دەنێرین بۆ یادی گیانبەخت کردوانی ئەم کارەساتە.